بەناوی خوای گەورە و میرەوان بیسەران و بینەران لە هەر جێگایەکان سڵاوتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیام بە خزمەتی ئێوە عزیز و خۆشەوی شادەمەوە. ئەمڕۆ لە قەزای بەردەڕەشم، ئەو قەزاییکەوە سێ ناحیەی بەسەرەوەیە. بابزانم دۆخی خزمەتگوزاری لە قەزای بەردەڕەش چۆنە، هاوڵاتیان داواکاری چیان هەیە و هەروەها گەنجان لەم سنوورە دەرفەتی کاریان هەیە، دەتوانن کار بە ئاسانی کاریان دەست بکەوێت. ئێوە وەکو هەمیشە بیسەر و بینەرمان بن. دۆخی خزمەتگوزاری لەو دەڤەرە چۆنە؟ والله خزمەتگوزاری بەعامەتەن نە خراپە نە باش ینی زۆر شاراکان وا چارەکەن بەس ینی زۆر چانەکرایشتن دەگەلێکیشی مایە. باش خەڵک زۆر گلەی لە ڕێگاوبان دەکا، ڕێگاوبانەکان ئێرە خراپن؟ وڵا ڕێگەوبانەکان زۆر باش نییە بەس وا چا دەکرێت. زۆر باش. دۆخی کەرتی تەندروستی لێرە چۆنە؟ تەندروستی وەڵای خراپ بە حەقیقەت خراپە دانی ئەمە تا لێرە نەخۆشێکمان دەی 5 دقە ینی سەرمان بێشیت بڕۆ بێ ئاکرێ تا دەبێت ئاکرێ نیو سەعات ڕێگەیە گەلە جارێکی ڕێقە لە باڵغە ناو ڕوویە هەیە مەسافەکەیە هەتا دەرباز دەبی بە 5 دقە زیاتر تا ناڕوویە دەرباز دەبی. زۆر باشە. بۆچی لێرە دکتۆر نییە؟ بۆچی ئێوە دەبێت ئەگەر وەکو خۆت دەڵێ ئەگەر سەرمان بێشی دەبێ بچین بۆ ئاکرێ لەبەرچی؟ وڵا دکتۆر هەیە، دکتۆر بلێم نییە، دکتۆر بەڕاستی هەیە بەس دکتۆر فەقیر ئەگەر عیلاج نەبیت لە کۆ بینیت مەجبورە بینێتە ئاکرێ ئەوش. باش ئێوە داواتان نەکردووە؟ وڵا 20 داوا کرایە هەموو جێگەی داوای کردی هەموو کەسێک پیا ماقولەکان ڕنسپیەکان هەموو داوایان کردی بەس هێشتا دیارە نەهاتی. گەنجانەکە بە تایبەتی ڕوو لە هەولێر دەکەن، خاستە گەنجانی بەردەڕەش هەموو دەستنە هەولێر. لەبەرچی؟ لەبەرچی ئێرە بازار نی بازاری نی و کار و کەسابەت لێرە زعیفە لاوازە؟ لاوازە زۆر. یعنی ئەگەر گەنجێک لەو شارۆچکەیەبی ئیشی بەدەست ناکەی بە ئاسانی؟ ناوەڵا ئیشە هەبیتیش پارەی کەمە زۆر کەمە. چەندە لە نێوان چەندەکە؟ وەڵی زۆر بچیت 200 تا 300 هزاریش ناچیت 200-300. باشە گەنجێک کە 200-300 هزاری بەدەستبینی ئەگەر بیۆ ماڵ و بەوەکو دەڵێن هاوسەرگیری ئەنجامدا ماڵێک بۆ خۆی پێک بینی بە 200-300 هزار بەڕێوە دەچی؟ لە بەڕێوە ناچیت بەس کرێ لەوانێ 200 هزار بی هەرێوە. باشە ئەوانەی جگەلەوەی کە دەستنە هەولێر ڕوو لە چێن دەری دیکە دەکەن؟ وەڵی ئەکا لێرە دەستنە بەغداش دەستنە وەڵە لە پشت بەغداش بەسرا لە بۆ کاری گێت و شتێەوە جەماعەت زۆر دەچن این مەسرەفێکی زۆرش هەتا دەچی دێتەوە دنیای پارەشی دەچیت و دوای ئەوەی کە لێکوانە خەڵک لە قوتابی زانکۆ پەیمانگەکان دەردەچن زانکۆ تاوا دەکەن پەیمانگا تاوا دەکەن بەچیوە خەریک دەبن؟ وەڵی دەبیت کەسابات دەشێ بکە بێ منەت ئەگەنا تەعین نابی مەسەلە تەعین ئەکا زورفەکە والێتە تەعینات نییە مەجبور دۆخۆ بچ کابرا ئیشە شێ بکە کەسابە دەشێ بکە دوکانەشیدا دەنێت یان بچیت ڕوولاو لێر دەکە زەحمەتە لێرانە ئیشکەمە. والله مجتمعكم هم عشائري رويك دومش تسهيلات هي يعني لا طرف يعني كوكرين فروتن بس عالمهم مو راوسايا يعني دڵ ئیش و کار و کەسابەت نییە؟ والله العنا من اول باقله كماعوني ب 500 دينار والله بس ما 3000 شو كذا 3000 دەستپێنەوە بای 3000 دیش اري خدا پیش هذا سي عن سيوني واويش ولا كرينا ولا ايجارنا وغاز قرانا ونفط قرانا. باشە لێرە بەگشتی ئەوە کار و کەسابەت نییە؟ بخدوية عام او يدري كاك راتب ناتي او يدري كاك دري شوني حركني عالمهم عام هاي يعني پێنەدانی موچە کاریگەری لەسەر بازاری تووشە بووە؟ اري والله ما خاصة يعني عام 500 دينار على ما ناخذ 500 دينار وللعالم عنده عربا نقرا فرع بفرج كرم بس او يدري كاك كارني بارني ايشني او هاي پێشتر چۆن بوو بازار؟ والله بيشتن حركة باش يعني روزانة خم ذكر ودش الحمد لله والشكر لسه حركة نية بخدايني خاصة يعني امن له من خاصة امن اري والله ان شاء الله لهم امتي له عامل له امتي محمد امين بس اما درين كاك عالمها يعني ما عندي بيا زور يعني تورا مانغاني امبيري مولدابا بسيزاريا
كابرا كيلو دار من خاني ب 150 كيلو خاني ب 2000 مولده كهرباء عام او اي والله وتلو بلا بير هناك بقرعن هل ما قيمه قرده كم بارد بكري خاني بقرعن وقرعن اخويني يفقير شو شيء بس كابرا كورا لما خراب الشخص دكتور خارجي اي والله بيكادر كابرا دمر بيناكرت بس هنا المنطقه خبان عشاري براسي تسهيلات هي يعني جيت دكتورك دزانته فقيري محتاج احتماله مش اري والله لا خەڵک هاوکاریەکتری دەکات اري والله خاصه منطقه خمان او منطقه عاما يعني يبقى حتى خاصه انا منطقه خمان بالرحمن زوره وڵی دۆخی تەندروستی لێرە باش نییە بەڕاستی لەبەر ئەوەی یەک بنکێکی لە دروستیمان هەیە تەواو نەکراوە تا ئێستا ئەو چەندین ساڵە لە جێبەجێکردندا هەتا ئێستا جێبەجێ نەکراوە دووش لێرە تەواریمانە حالەتی فریاکەوتنە بەڕاستی یعنی ئەگەر بچیت تەختێکی دوو نەفەری زیاتری تیان نیە یعنی هیچ پێداویستیەکی نییە دکتۆری پسپۆڕشمان زۆرە ئەوە نییە بڵێ نیمانە بەڵام هەریەکە و لە شوێنێکە هیچیان لێرە خزمەت ناکەن بەداخەوە ینی بۆ نمونە زیاتر لە ئاکرێن لە دۆکن یعنی هەر لێرە ئەگەر منیش قەزایەکم وەکو ئاگرێ قەزایەکم ئەگەر پێویستیم بە تەواریەک بێت لێرە ڕاستەوە خۆ دەگوازنەوە بۆ تەواری ئاکرێ ینی بۆچی لێرە ناتوان خزمەتێک بەو شێوەی بکەن کە هەمان شتە و هەمان قەزامانەیە و دکتۆری پسپۆڕیشمان زۆرە دامەزراندن نییە لەگەڵەوەی ئەو دکتۆرانە ئێستا هەمویان لە شوێنی تر کار دەکەن باشە باسی ئاکرێت کرد باسی بەردەڕەشت کرد یعنی پێ دوایە جیاوازی دەکرێت بەتاکیت جیاوازیەکی زۆر دەکرێت خواگەر جیاوازی نەکرێت بۆچی لەوێ خزمەتێکی ئاوا دەکرێت بۆچی لێرە ناتوانێت ئەما خزمەت بکرێت ینی خۆ حکومەت و پارەی لەوێ دەتوانێت سەرفی بکە دەتوانێت لێرەش بە هەمان شێوە سەرفی بکە بۆچی بۆ ئەو هەیە بۆ ئێمە نییە باش ئێوە داواتان کردووە داوا کراوە بێگومانەوە چەندین ساڵەوە خۆ جێبەجێ نەکراوە 400 قربلەی ئەوە تا بنە دەقەیدانراوە 6 ساڵە هێشتا 400 قەلێوێری ئەوی سەرکەندی ئەدی هەتا ئێستا وەکو خۆیەتی پرۆژە هیچ جێبەجێ نەکراوە لێرە باشە دواکەوتنی پرۆژەکە جێبەجێ نەکردنی ئەوان بیانیان چییە چی دەڵێن وڵا بێگومان من نازانم بیانویان چیە تۆش نازانی بێگومان ئەوانی جێبەجێ دەکەن دەبێ ئەوان بڕیار بدەن تۆ بچی جێبەجێ ناکرێت بۆ ئەوان بە خەڵکیان نەگوتووە لەبەر ئەو هۆکارانە و پرۆژە تاخیر بووە جێبەجێ نەکرێت هۆکاریان نەبوونی بودجەیە نەبوونی بودجەیە هۆکاریان باسی ئەوت کرد کە ئێمە دەبێ بچین بۆ ئاکرێ یعنی ئەگەر خوا نەخواستە حاڵەتێکی نەخوازرا و بێتە پێش کەسێک تووشی ڕووداوێک بێ دەبێ ئەلێرە بگوازرێتەوە لە بۆ ئاکرێ بێگومان ڕاستەوە خۆ یان ئاکریان دهۆک یان ئاکریان دو لێرە چارەسەر نییە لێرە نییە تەنانەت ئەگەر بشمیری لێرە نییە بشمیری لێرە نییە ڕاستەوە خۆیان بۆ ئاکریان بۆ دۆک دەرفەتی هەلیکاری گەنجان لێرە چۆنە گەنج بە ئاسانی کاری بەدەست دەکەی نەخێر نییە هەر نییە سفرە من بۆ خۆم دەرچووی زانکۆشم ئەو چەندین ساڵە لێرە کار دەکەم لە 2015 تا ئێستا دەرچووی زانکۆی لە 2015ەوە لێرە کار دەکەی لێرە کار دەکەم باشە دەرچووی چ بەشێکی دەروناسی توێژەری دەرونیم توێژەری دەرونی و لێرەش کار دەکەی بێگومان یعنی لێکوانە دەرفەت لۆ نەڕەخسە لە پسپۆڕیەکەی خۆ لە بواری خۆت لە بواری خۆم نەبووە زۆریشم هەوڵداوە بەنیازیش بم زۆریشم حەز لێ بوو دەرەجەکەشم زۆر بەرز بوو سپاس بخوا چەند بوو 89 بەڵام بەهۆی نەبوونی تەعینەوە کاری خۆمەیە و لە خوا بە زیاد ئەمە گەنجێکی بەردەڕەشە لە 2015ەوە زانکۆی تەواو کردووە بەڵام کە لە بوارەکەی خۆی لە پسپۆڕەکەی خۆی دەرفەتی بۆ نەڕخساوە تاوەکو خزمەت بکە ناچار ئەگەر کامیرەمانەکەم نیشانی بدە ناچار لەم دوکانە خەریکی کار و کەسابەتە ئەمە حاڵی زۆربەی گەنجانی بەردەڕەشە بێگومان بەتەکیید زۆرێک لە من سپاس بخوا من کارمەیە زۆرێکی تر ئێستا خەریکی ئیشکردن و خەریکی شاگردی خەڵکن و خەریکی عەمەلایەتین و چکە تەعین نییە مەجبورن ناچارن لە بێپارەیش دەبێ ئیش بکەیت کار و کەسابەت هەیە ناوەڵا نییە سفرا نییە ناوەڵا سفرا لەبەر چ نییە یعنی خۆتان کار ناکەن یان لۆتان نەڕخسایە وڵای لۆمان ناڕقسایە خۆی ئەو حکومەتە ئیش نادە خەڵک یعنی هەتا کوڕە مەسوولەکان نابێت تا کوڕە سەرکردە و ئۆشتانە هەبی باش ئێستا تو خۆت چی دەکەیت چ کار و کەسابەت وەڵام هیچیش ناکەم هیچ نییە هەر تەلەبەش نیمە چەند ساڵە واز لە خوێندن هێناوە تقریبا 7 ساڵە باڵێ ڕۆژانە بە چ خەریکی وڵا هەر لە ماڵم هەر لە ماڵ ینی ئەگەر لێرە کارەبی بە چەند بەدەست دەگەی بەخوای نییە ها بەدەستم ناکەوی نەک بەچەند ها بەدەست ناکەوی ئامادەی بە چەند کار بکەی وەخە ئامادەم ڕۆژێ 15 20 هەموو شتێک هەری شەکەبی بەڵام نییە نییە سفرە ئەوە بەگشتی لە بۆ گەنجانی بەردەڕەش کار نییە لێرە هەر بەگشتی نەگلۆ بەردەڕەش بۆ خۆی ئەو منتەق گۆرانەتی هەر هەمووی هەر هەموو هیچ نییە
سفرە باشە خەڵک چی دەکە گەنج لێرە چی دەکە بەچی و مەشغوڵە بەخوا هەر دوکانداریە و بەتایبەتی هەم لە ماڵەوە ڕاستە دەڵێن بەشێک لەو گەنجانەی کە دانیوە کار و کەسابەت بکەن دەبێ بچن بۆ هەولێر بالضبط هەولێر سلێمانی بەخۆم بەخوای تقریبا مانگێک لە عادی ئۆمەرایشم کردووە عادی ئۆمەران لێرەیە کار و کەسابەت کوێوێ بەڵێ على عادی ئۆمەرایشم کردو مانگێک یانی بەخۆم ساحب خێزانم لەبەر وێ پارەی چوومە ئێستا تۆ خێزاندایشی و کار و کەسابەت شت نییە نیتم بەڵێ باشە گرفتی دیکە چیتان هەیە لێرە چ گرفتێکی دیکەتان هەیە جگال لە نەبوونی کار ما چ گرفت نییە ئەتو بلێت چ گرفت نییە نە لە چ گرفت هەیە بلێت چ نییە هەر هەموو شتە گرفتە چۆنی باش بس چی ئەحواڵت باش بەچی خەریکی من خريجي روج هزار روج 500 خريج الصناعة تعيني السون دەرچووی سناعی اه ڕۆژانە لێرە کار و کەسابەت دەکەی الحمد لله عندي جاية عندي جانية ئینسان پێویستە شکر بێت ڕاستە لەگەڵتم ناخۆشە بەڵام هەر دەبی بەردەوام بی خسرت وایە وين دەست خۆش زیاتر لە کاتت ناگرم خەریکی ڕۆژانە والله هەر بە ئیشی دکان و شی دوکان ئەرێ والله لێرە کار دەکەی ئەرێ والله ئی خۆتە یان شاگردی والله هەریە خۆمە ئی خۆتە ئەرێ والله باشە دەرفەتی کار لێرە بۆ گەنجام چۆنە والله نییە نییە ئەرێ والله باشە کە گەنج بیە کار بکات دەبێت چی بکات والله چ بکەین دەبی هەموو ئەم کار گەنجەکان بەدەش هەموو چینا هەولێر هێ بەدەش ئەرێ والله هەموو لە هەولێریش دەکەن ڕاستی لە بەدەڕەش ئیش نییە لەبەرسی لێرە ئیش و کار و کەسابەت نییە والله ئەمکە هەرکەس دکانی خۆیتی طبعا کەس عملی ناوێت عملەش کەم ئیش دەکەن خوددان وەستا کەم ددەنا ئەوەی عملان سەکەی کەمە جەکەیان کەمە ڕاستی ئەرێ والله دۆخی خزمەت گوزاری لێرە بەگشتی چۆنە واللهی زۆر خراپە خراپە بۆ لەم شوێنە بۆ لە بەردەڕەش بەو شێوە خراپە واللهی بێ معاشیە و بێ شتانە یاری الله والله ئەگەر معاش هەبی عیبی نییە ئەرێ والله ئەگەر نەشبیەوە بڕێک کزە و ئەوەیە ئەرێ والله خۆت خەڵکی ئێرەی نەخێر خەلکی ناحی کەلەکم لەوێ کار و کەسابەت چۆنە وڵە باش عیبی نییە ئەرێ والله باشە دۆخی خزمەت گوزاری لە بەردەڕەش چۆنە لە ڕووی تەندروستی لە ڕووی ڕێگاوبان وڵە باشە بەس ئەگە و تەواری بکەنەوە تەواری سەر دادێکن خستەخانەی خازێکی باشتریش دەبێتن ئەنگۆ داوا دەکەن تەواریکە ئەرێ وڵا گە بکرێتەوە زۆر چاکە چی دیکەتان بۆ بکرێ بە خدای چەند خزمەت گوزاری بکرێ باشە بۆ داوای چی دەکەن مان ئێستا زادۆبانەکان ئەگەر قرتا بکرێتەوە و خاستن ڕێگەی خەلک بشی ینی ئەوەی ناویچی بەردەڕەش باشتر دەبیتن زۆر ڕێگاکە زۆر ناخۆش سەختە قەلە بارقشی زۆر لەبەر ئەوەندەیە دەڵێن خەڵک زۆر لەو ڕێگایە تووشی ڕووداوی هاتچۆ دەبێت شکارەسات دەبێت لەبەرەوەی ناخۆشە ئەین تاسای زۆر لەبەر ئەوەندەیە و ترێ لەو تانکەروشتی واش زۆرە لەبەرەندێ توش دێتن گوتێ چا دەکەین والله قەولە ئیشەڵە چا دەبیتن و ئیشەڵە شۆگوتی پێشتر بێ معاشی و شتانە بۆ کەش معاشەشیاندا بچێک شکەکە باشتر بێ الحەمدلله گەنج لێرە دەڵێ کار و کەسابەت نییە ئیشمان بەدەست ناکەوی والله دەمین لەسەر جاحێلەکە بەخۆ دەبی ئیمانی هەبی بە شۆلەکە ئەگە تۆ بێ بلێ یا ئەڵڵاه شۆر بکە یەکسەر نابیت دەبی حرەکەیشی بکەی ئەو شۆرەکە لۆ دێت دانش لە مال پالدان فایدەت ناکە دەبی حرەکە بکە ئەمەش الحەمدلله لێرە ئەو جێ منەوەیە ئەوەیش جێ برامە ئەمەش لێرە حرەکە شۆل دەکەین هەبیت هەبیت نەبیت الحەمدلله یەکەی تو بزان ئێرە ئەوە شوێنی تووە زۆر باش چەند ساڵم کارە دەکەین والله نێچکە تقریبا 10 ساڵە 8 ساڵ و 10 ساڵیش خۆت خەڵکی بەردەڕەشی بەعەس لێ دووبەردانی پێشتر لە ناو شاری میسلبی ئەو 2014 هاتینە لێرە لە 2014 هاتی ئایمان لێرە والحەمدلله شۆلەکەش باش بەس دەبی بزانین تۆ شۆل بکەی باشە لێ دۆخی خزمەت گوزاری تەندروستی چۆنە باشە خراپە نانا باشە لێرە باشە الحەمدلله باشە تا الحەمدلله باشە یعنی شۆگوتی بەعام شوگوتی لە هەموو جێ شوتی شتەکە توندیە
بچە چ جەیەک پارەگەر هەر مانگانە بێت هەموو جێ ئاوەدان دەبیت بەخۆش زانی بەس بێ پارەی و مەعاش تاخی دەبی بچەک باسی تاخیربوونی معاشت کرد تاسی لە بازاری تو نەکرد یەکەم وچەکە بەلێ وەلا تاسیر دەکە ئەگەر بە مانگانە بدەن شۆلەکە خۆش دەبیت والحەمدلله و شوگۆتی لۆ هەموو بەعام ئەگەر مۆزەفی یان عسکەری بیان هەموو تشتی ئەو خوددان دوکانی شۆل دەکە ئەو دەگەتەکە عمەلا هەموو شۆل عالەمیش هەمی شوگۆتی شۆل دەکە و خێرەکە دەگاتە هەموو دۆخی کەرتی تەندروستی لێرە چۆنە؟ الحەمدلله سپاسی لۆ خودای گەورەی لۆ خودای و باشە باشە لە خەڵکی دەڵێن ئێمە ئەگە پێویستمان بە چارەسەر بێ دەبێ بچین بۆ ئاکرێ بە قورئان دکتۆر شتی وها لێرە زۆر کەمە بەس بە پێویستمان بە یانی لە حاڵەتی ئەوبی دەمانێت لە ئاکرێ ئاکرێ و لۆ دۆک بی لۆ هەولێر ڕێگاکە دوور نییە بۆ ئێوە بەرێ وڵات دوورە بەس چ بکەین سپاسی لۆ خوای چەند ساڵە بۆ شێوەن بۆ خوای کەمە نازانم یعنیەوە چەند ساڵە من رێ گوندەکانم زۆر باشە ڕێگاوبان لێرە چۆنە باشە باشە الحەمدلله چاش دەبی ئینشاءڵڵا چا دەبی ئینشاءڵڵا چا بابزانین لێرە کار و کەسابەت چۆنە بە خودی سفرە سفرە بەرچیانی خەڵک کار ناکەیان بێ معاشێکەیە و بێ بازارێکە معاش نییە و بێ معاش نیە تەوان بازارەکەش نییە موچە کایگەی لەسەر بازار ێرە وەڵا بازار سفرە ماشەڵە بە خودە دینی سیرکە نییە باش زۆر باشە خەڵک لێرە زیاتر بەچیەوە سەرقاڵە بەچیەوە مەشغوڵە هەمووی دکان دارێکەوە کە لەسەر معاشەکەی معاشەکەش نەبێت بازارەکەش نابێت بەڕاستی بەشێک لە گەنجان لێرە گلەی دەکەن دەڵێن ئێمە بە دوای کاردا دەگەڕێن و کارمان دەست ناکەوێت کار بە دەست ناکەوێت بە خودسان قەزاکەمان بچووکە و خەڵکەکەش هەم لەسەر معاشەکەی معاشەکەش نەبێتن کار دەست ناکەوێت بەڕاستی باشە گەنجان لێرە خۆیان بە چ سەرقاڵ کردێکە کار و کەسابەت هەیە بە خەوتنە و کافتریا زیاتر نیە زیاتر نییە ماگە کار نەبێتن چ بکە ئێستا کافتریاکان قەربارن زۆرتر کافتریاکە قەڵەبارەکە دۆخی خزمەت گوزاری ڕێگاوبان چۆنە لێرە وڵا ئێستا باشە عالێن باشە کەمێک چارەسەریان کردی باش ڕێگاتان زۆر خراپە وڵی ئێستا چ بێن ئێستا باشە لە بەس ڕێگای کەلاکەکە کەلاک زۆر خراپە دەڵێن ئەو ڕێگای بە ڕێگای مەرگ ناسرەیە خۆت دەزانی باشتر باش دەمە دەزانی ڕێگای مەرگە ئەی دۆخی تەندروستی لێرە چۆنە وڵا ئەویش باش نییە بە خۆت دەزانی هەر سەری شەوی دەبیت ئەولی ئاکرێ بکە ئاکری شەرچی نیە بەس دەبی ئەولی ئاکرێ بکە بچ ئاکر ئەوەت قەزانی وەکواکری قەزا سەر بە قەزایە قەزا سەر بە قەزایە و تاو واللهی دۆخەکە زۆر کەمە بەڕاستی بەس بەو دیای باش بوو مەسەرەن چەندان شارعیان چا کرد چەندە پرۆژە هاتەوە باش ڕێگای بەردەڕەش کەڵک خراپە بەڕاستی خراپە داوا لە پەیوەندیدارەکان دەکەین سەردانی بکەن بە ڕێگەکە چاکەنە چکەن ڕێگەکە ڕێکەکی استراتیجیە زۆر زۆر قەڵەباڵغا کە با وەچی گوتنی زۆر حوادث لێچانە بیت باشترە ئەوەیە زیانی کەمتر بیتن باشترە چا بکرێتن ڕێگای نایە لێناوە ڕێگای مەرگ وڵای جا فعلن وەتۆیە چ ڕۆژ نەبیتن حوادثێک لێچانە بیتن لەو ڕێگایە بەلێ ئەی لە ڕووی کەرتی تەندروستیەوە چۆنە ئێرە وڵایی ئەویش زۆر لاوازە دکتۆرمان نییە ئەمە شتێک بیت هەروە ئاکرێ هەمە ئەوی دیەک بێ حواالە ئاکرێ بکرێت حاز دەکەین دکتۆر لە بۆمان ئەخصایی بێتە بەردەڕەش ئەوە دیمان هەیە فریا ناوی چییە تەواریمانی هیچ دکتۆری تێدانی تەواریتانەیە و دکتۆری لێ نییە داوا دەکەین دکتۆر لە بۆمان دابی بکەن باشەکە حاڵەتێک بێتە پێش هەر دەبی بستنە ئاکرێ هەر ئاکرێ باشە ئاکرێت چەند لە بەردەڕەش دوورە تقریبا نیو سعات زیاترە نیو ساعتە باش خوا نەخواستە حاڵەتێکی نەخوازرەوە هاتە پێش من دەپرسم ئەو کەسە ئەو نەخۆشە هەتا دەگاتە ئاکرێ چی بەسەر خدا ڕحی پێدا باتە نەبێت زیاتر چی بڵێیت ئەرێ وەڵا کە مەجبورە هەر ببرێتە یا ئاکرێ یان دهۆکە یان هەولێر ئەجا خودانی نەخۆشی بە کەیفی خۆیتی باشە دەبینم بینایەکی کە هاتمە بەردەڕەش داخل بووم بینایەکی جوانی تەندروستیم دیت
ئەو بینایە ئەو بینایە دکتۆری تێدانە دکتۆری تێدا نییە ئەمەوە بینایەت چاکرایە هەموو شتێک وە بەس دکتۆر دانەبین نەکرایە باش دکتۆرەکان لە بەردەر لە قەزای بەردەڕژ نامێننەوە یان چۆنە بە خودای ئەوە پرسیار لەوان بکە ئەوان دەزانن ئایا دکتۆر لۆ نایەتە بەردەڕەش چونە لایانی پەیوەندیدار هەموو کەساتیە گەورەی بەردەڕەش کەساتیەکانی ئەوە وەچی گوتنی ئینسانی دیاری بەردەڕەش هەموو چنە قایمەقامی چنە وەزارەتی چنە هەموو جێشی چی دەڵێن چیتان پێ دەڵێن وڵی دەلێ بلا و تاو باشە ئەی بە گشتی گەنجان خەڵک لێرە کاری چۆن دەست دەکەوێت بە ئاسانی دەتوانێت کار بەدەست بێنی ناوەڵە هەر یەک معیشەتی خۆتی مەسەلا من ئەلان دوکاندارم ئەوی دی عاملە ئەوی دی کەم مۆزەفە ئەوەیە بەگشتی و گەنجانەی کە دەیانوێت کار بکەن لێرە کاریان دەست دەکەیان دەبێ بچنە شارەکانی دیکە وڵا دەی بچنە شارەکانی دیکە ئێرە چولەی زۆر ئەوە نییە مەسەرەن قەزایەکی زۆر فرەوان نییە بلێ هەموو ئیشێک دەست دەکەویت هەموو ئیشێک دەست ناگەیت مانە زۆرتر ئەنجام گەنجەکانمان هەموو لە هەولێر ئیش دەکەن لەسەر مەتاعەم و لەسەر ئەوێری ئیش دەکەن زۆربیان لێرە ئیش دەکەن ناکار نیە ئەوی هەر کەس میانەخۆ باشە ئێستاگە تو گەنجەکەت بوێ لێرە کار بکە مانگانە چەندی دەدێ بە خوددایە من ئەلعانەکە 250,000 200 هەندێکیان و هەندێکیان 250 لە کاتژمێر چەند بۆ چەند وەڵایی لەگە منن مەسەنە سەعات 9 دوکانی دەکەنەوە مەلای مەغرب بانگ داد عەزل دەکەیت کارکوسابە لێرە چۆن بە خودێ کەمە ئارێوە لە زعیفە زۆر ئارێوە لە براس لەکنجینەوە زعیفە بخۆی ئەوە ماوەکە هەمووی لەسەر ئەوەیە ڕاتبنی و شتێوانی و ئەگەر شتانە بێتن حالم هەمووی بخۆی کار و کاسبیە خۆ دەکات ئەگە موچە بێ کار و کاسبی تەبان دۆخی ئەلێرە خزمەت گوزاری چۆنە بە تایبەتی تەندروستی بە خودی ئەوەی لە دەستیان بکرێت دەکەن ئەوەش نەکرێت پێیان نابێت بابەت بۆ هەندێک چارەسەر دەبێت بسم بۆ ئاکری ئەرێوە لاوەندەمە وای ڕاستە تەبان ئەمڕۆ بابزانین دۆخی خزمەت گوزاری لە بەردەڕەش چۆنە سەرەتا بە خێراتنتان دەکەم دەستخۆشتان دەکەم بۆ هاتنتان بۆ قەزای بەردەڕەش بەڕاستی لە قەزای بەردەڕەش بەعام دۆخی خزمەت گوزاری بە شێوەیەکی گشتیم ئەوەندێ من وەک کارمەند تەندروستی لە لانی تەندروستیەوە بەڕاستی کەم تەرخەمیەک هەیە بۆ نمونە لانی دا و دەرمانمان زۆر کەمە من وەکو لە بنکەیەک داوام دەکەم کە یانای سەرەتاییترین دەرمانەکانمان نییە یانی زۆر کەممان هەیە لە وەکو گوندەکان وەکو قەزای بەردەڕەش بەڕاستی کەمە یانە عیلاجەکان یان دەرمانەکان کەمە و هەروەها دکتۆری اختصاصی تقریبان زۆر کەمە بە تایبەتی ئێستا تەواریەکمان بۆ کرایتەوە ماوەکی زۆرە تەواریەکە بینایەکەمان هەیە بە گوێرەوە هەواڵەنە ئەجزیەکانیش هەیە ئەنجازەکانی هەیە بەڵام هەتا ئێستاکە دەست بەکار نەبووە ئەوەکو لایەنی تەندروستی لەبەر سێ دەست بەکار بەخوای هەتا ئێستا هەندێک نەفەریان تەعین کردووە بە عەقد وەکو عەقد تەعین کرانە بەڵام هەتا ئێستا و کارمەندانە نەچوونە ئەجا نازانم لە وەزارەت کتابەکە نەگەڕایتەوە یانیش و گەڕایتەوە هێشتا ئەجزەکان بە تەواوی نییە یان کەسی شارەزایان نییە ئەجزەکان بەیش بێخیتن ئەوەی نازان بەڵام ئەجزەکان هەیە و بینایەکە تەواو کرایە هەدەلێن لە سەرەتای مانجدووە ئینشاڵڵا لەو ماوانەیە دەست بەکار دەبێت دکتۆرەکانی ئەوانەی کە لە بەردەڕەشن خەڵکی بەردەڕەشن یان لە شوێنانی دیکە دێن لێرە دەوام دەکەن بەخوای زۆربیانی خەلکی دەوروبەری بەردەڕەش و بەردەڕەشن بۆ نمونە هەیت ماسەمیە گردەپانییانی دوگوندانیان وجان بەڵام هەیتمانش نکا بۆ نمونە دکتۆرەکمان هەیە لە دارەتوی ئێستا خەلکی دۆکە دێت لە دارەتوی داوام دەکاتن یان خەلکی ئاکرێ ئەوانە دێنێران داوام دەکەن بەڵام هەیتمان بەڕژێک کەم هەیتمانش خەلکی بەردەڕەش بێ باسی دا و دەرمانت کرد کە گوتت دەرمان لێرە کەمە باشە جگە لەوەی کە دەرمان کەمە ئایا دکتۆر لە شوێنی دیکە نایە لێرە دەوام بکە بۆ نمونە خەڵک گلەی دەکرد دەیگوت ئێمە بۆ سەر ئێشەیەک بۆ حاڵەتێک دەبێ بچین بۆ ئاکرێ هۆکارەکانی چین ئایا تەنها دەرمانە بەخوای یەک لە هۆکارەکان دکتۆری اختصاصی کەمە ئەو یەک لە هۆکارەکانە بۆ نمونە تو مەسەڵەن نەخۆشیێکی سادەت هەیە دەبی بچی ئاکریان دەبیچی دۆک ئەگەریان دەبیچی لای هەولێر بۆ نمونە ئەلانەکە لە ئێستاکەی لە بنکەی تەندروستی خۆم دەڵێم
یانە منداڵێک دێ نەشور بێت تاتەیە شش تاتەیە تاکەی ینی علاجی کۆخەتنی یانە بەڕێژێش زۆر کەم دێت کەوات ئەوکە ناکەن تێرا ناکەن ئەش ئەمە پرسیارمان کردێ بۆچی نایەن دەلێ وڵا لە دۆگنا لە دۆگ پرسیارەکەین بۆچی نایە لە بەغدا نانێرن ئەجە نازان خەلەکە لە چێن دەرە ئێستا ئێوە چیتانەیە بۆ نەخۆشێک بێ دەتوانن چارەسەری چی بۆ بکەن بەخوا ئێستا کە لەو یەک دو هەفتەیە ئێستا نەخۆش زۆر بووە ئەی دێتە کەنەما پرسیارێ دەکەین سەرەتا پێشەوەی بیتاقی وێڕ پرسیارێ دەکەین چ بەلاتە ئەگە بلێ کۆخێتمان دێکاکەوە لە عیلاجمان نییە دەبێت چی لە دەرەوە بکڕێتن ئەگەر یان تایە دێکاکە لە عیلاجستانمان یان کەمە خاصە لە بنکەکان زۆر کەمە پێویستە بچی لە دەرێ بکڕێتن چارەسەری کۆخەش نییە لە بنکەی خۆم دەڵێم ئێستاکە چارەسەری کۆخەمان نییە نەشروب نەحەبوو دەرمانەشان ئەمە حاڵی یەکێک لە بنکەکانی قەزای بەردەڕەشە کە دەڵێت بۆ چێوەرگرتنی چارەسەری کۆخەیەک دەبێت سەرەتا پرسیاری لێ بکرێ ئایا کۆخەتە ئەگەر برێ بەڵێ دەبێت بچێت لە دەرەوە ئەو دەرمانە بکڕێ وایە بەێ سەبارەت بە ڕێگاوبانیش بەڕاستی ئێستا من وەکو لاین بەلینان و بشیریان و دارەتوانە بەڕاست دەستخۆشیان لێ دەکەم ڕێگاکان بۆمان چارەسەر کردووە بەڵام ڕێگای گردەپان دەلێنێ بەڕاستی بە ڕێگای مرگ ناسراوە یانای تقریبا مانگانە ساڵانە بە چەندین کەس لەو ڕێگایە دەمریتن بەهۆی چیە بۆی ڕێگاکە تەسکە ڕێگاکە زۆر ناخۆشە خاستنە دوای ئەو بارانە چاڵی زۆر گەورەی تێکەتیا ئەوە یەک دووەم ترێلەی تورکی ئەوانە زۆر دەداتێ ڕێگاکە تەسکە جاروی ئەگەر ڕێگای دەدەقەی لەوانێ بەنی سعاتی بڕی لەبەر ئەوەی ڕێگاکە زۆر قەلەباڵغا چکە ڕێگای نێوان دووەکو هەولێ لەسەر ئەو ڕێگایە ڕێگاکە تەسکە پێویستی بە دووسایدی هەیە ئەوش دەڵێن بۆی دەرچۆ بەس نازانم کە جێبەجێ دەکرێت بەڵای زەن و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانینی بەشێ لە وڵاتیانی قەزای بەردەڕەش بوو ئەوان دەڵێن دۆخی کەرتی تەندروستی لێرە زۆر خراپە ئەگەر کەسێک بێوێت چارەسەر وەربگرێت دەبێ بچێت بۆ ئاکرێ یان دەبێ بچێت بۆ شارێکی دیکە تاوەکو چارەسەر وەربگرێت بەشێکی دیکەیان دەڵێن بە تایبەتی گەنجان گلەی دەکەن دەڵێن دەرفەتی کار لێرە زۆر لاوازە ناتوانین بە ئاسانی کار بەدەست بێنین تا پرۆگرامێکی دیکەم وتان بەخوای گەور دەسپێرمە شاد و کامەران بن خواتان لەگەڵ